Hello everyone. Since 2 years سڵاوتان لێبێت لەوە تا 2 ساڵ لەمەوبەرەوە ژمارەیەکی زۆر لە پەناخوازان چوونەتە ئەوروپا بە گوێرەی ئاماری ئاژانسی پەناخوازانی سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان زیاتر لە 361,000 کەس لە ساڵی 2016دا لە ڕێگای دەریاوە خۆیان گەیاندوێتە ئەوروپا. ئێستا گەلێک لەوان لە یونان دەژین. لێرە میوانێکی بەرزمان لەگەڵا کە لە یونان و کرۆواتیا لەگەڵ پەناخوازان کاری کردووە. زۆر سپاس بۆ بەشداریتان جاستن ڕۆی ڕێگام بدەن بۆ پرسیارە دەست پێ بکەم. گەلێک راپۆرت باسی ڕەفتاری قاچاقچیەکان لەگەڵ پەناخوازان دەکەن. لە ئەزموونی ئێوەدا داخوا پەناخوازان چیان لەگەڵ ئێوە باس کردووە هەتا گەیشتنەتە یونانێ. Well, what I've heard from the refugees varies sometimes depending on what country they're coming from. ئەوەی لە پەناخوازانم بی جۆرا جۆرە بەسراوەتەوە بەوەی لە کام وڵاتەوە دێن لە هەندێک نمونەدا هەتا گەیشتونتە شوێنی داخوات جێگای مەبەست چەندیان پارە خەرج کردووە. هەڵبەتە ئەوەی زۆر پارەی هەبێت زیاتر خەرج دەکات و لەلایەن قاچاقچیەکانەوە ڕەفتاری باشی لەگەڵ دەکرێت. بەداخەوە ئەگەر ئەو پارەیان نەبێت ڕەنگە شتی خراپ ڕوو بدات، بەڵام بەگشتی ئەزموونێکی ناخۆشە. لە هەندێک نمونەدا کاتێک دەگەنە کەلاری تورکیا ڕیزیان دەکەن و قاچاقچیەکان بە زۆر دەیان خەنە نێو قایەخەکانەوە بە چەشنێک ئەگەر جێگای 20 کەسی هەبێت هەوڵ دەدەن 50 کەس بخەنە ناوی. جاری واشەیە بە زۆری چەک پەناخوازان ناچار دەکەن کە جانتاکانیان فرێبدەنە نێو ئۆقیانوس. زۆر جاران پەناخوازان ئەوەی هەیەە لە دەستی دەدەن. ئەوەی ئەمن لەو خەڵکانم بیستووە زۆربەی بەگشتی ئەزموونی ناخۆش بوونە. ئەگەر دەکرێت سەبارەت بە ئەزموونی کارکردنی خۆت هەم لە یونان و هەم لە کرۆواتیا باس بکەی و لەگەڵ کام ڕێکخراو کارتان دەکرد؟ When I was in Croatia and Greece, I worked. کاتێک لە کرواتیا و یۆنان بووم کارم لەگەڵ سەماری تانسپۆرس دەکرد کە ڕێکخراوێکی ناحکومی ئەمریکیە و لەو ماوەیەدا 5 مانگ لە یۆنان و 1 مانگ لە کرواتیا بووم. And in Croatia for 1 month. So basically when the کاتێک پەناخوازان بۆ وێنە هاتوونەتە یونان و کرۆواتیا هەرچی هەیەە لە پاشخۆیان زیان هێشتووە و لە هەمان کاتیشدا بێدەرەتانن. لە چ بارێکەوە و چۆن توانیوتانی یارمەتی تەنگەتاوی بۆ ئەوانە دابین بکەن؟ Well, Samaritan's Purse in general provided بەگشتی سەماریتان پۆرس لە پلەیەکی زۆردا ئەوەی کە بە شتومەکی ناخواردەمەنی ناسراوە بۆیانی دابین دەکات. هەروەها باکسی یارمەتیەکانی دەرمانی تەنگەتاوی بۆ بنەماڵەکان ژنان و پیاوان دابین دەکات. خۆم لە لایەنی پارێزگاریدا کارم دەکرد لە یارمەتیکردنی ئەو کەسانی لە مەترسیدا بوون و ڕادەیەکی زۆر لەگەڵ UNHCR و ڕێکخراوەکانی دیکە هاواهەنگیمان دەکرد. you have an article لە وتارێکی چاپکراوی خۆتاندا لە پەیوەندی ڕەوتی کاری پەناخوازیدا ئاماژە بە کاری بیوکراسی دەکەی و هەروەها ئاماژە بە ڕێکەوتنی نێوان ئەوروپا و تورکیا دەکەی. دەکرێت باس بکەی ئەو ڕێکەوتنە چەندە کاریگەری لەسەر پەناخوازان هەبووە؟ right. Well, to begin with the bureaucratic side of things. سەبارەت بە باسکردنی بیرۆکراسی و زۆر وەدواخستن لە یۆنان لە ڕەوتی داوا بۆ وەرگرتن بە پەناخوازی دەستی پێکرد. بە جۆرەی ڕێکەوتنی تورکیا کاتێک کەسێک پێدەنێتە نێو دوورگەی یۆنان دەبێت داوای پەناخوازی بکات و دەتوانێت بچێتە بەردەم دادگا. جا دادگا پەسەندی بکات یان نا. ئەگەر دادگا گوتی نا ئەوە دەبێت سەر لە نوێ داوای پێدا هاتنەوە بکات ئەگەر وەربگیرێت کە بەداخەوە ئەو سەر لە نێو داواکردنەکە ماوەیەکی زۆری خاندووە. کەسانی وها بوونە کە لەو دوورگەیە بۆ چەندینمان چاوەڕوان بوون چونکە ناهێڵن پەناخوازانی دوورگەکە بەجێبێڵن. چونکە ناهێڵن پەناخوازان دوورگەکە بەجێبێڵن مەگەر ئەوەی بە فەرمی بە پەناخواز وەرگیرابێت. لە دەمێکدا ئەو پەناخوازانە دەمێنەوە جاڕەز و ماندوو دەبن. لە پەیوەندی یەکێتی ئەوروپا و تورکیا لە هەندێک لەو نمونانەدا جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیە. یەکێک لە ئەو بیرۆکەیە ئەوە بوو کاتێک کەسێک دێت و 2 جار داوای پەناخوازی دەکەن و وەرناگیرێن بۆ ئەوە دەبێت بیان ژێڕنەوە تورکیا یان وڵاتی خۆی. ئەوە زۆر ڕووی نەداوە بۆیە هەوڵ دەدەن بابەتی ئاوا چارەسەر بکەن کە کەنگی پەناخواز دەبێت بگەڕێتەوە ئەگەر وەک پەناخواز پەسەند نەکرا. بەڵام لە کاتی ڕاگەاندنی ڕێکەوتنەکە و جێبەجێکردنی کەسانی کەم هاتوونەتە یۆنان بە شێوەیەکی زۆر داوەزیوە. لە مانگی 2015دا ڕۆژانە 1000 کەس دەهاتنە یۆنان. بەڵام ئێستاکە ڕۆژانە دەیان کەسە. the deal as I بە پێ ڕێکەوتنەکە ئەو پەناخوازانی پێش مارسی 2015 هات بوون وەریان دەگرتن. بەڵام دوای ئەو ڕێکەوتنە وەریان نەدەگرتن و تووشی گرفت دەبوون. بە پێ ئەوەی پەناخوازان بێتەرەتانن چ پارەی پارێزەر و وەرجێر و دادگای بۆ دابین دەکردن. Right. So the ones ئەوەی من لی تێبگەم حکومەتی یۆنان گەلێک جاران لەگەڵ یەخراوەکانی دیکەی ناحکومەتی
لە هەندێک نمونەدا ئەو خزمەتانیان دابین دەکرد و ڕێگەیان بە پەناخوازان دەدا بچنە لای دادوەر و داوای خۆیان پێشکەشی دادگا بکەن و کەیسەکە بخەنە پرۆسەوە. I think you remember the name of the Alan Kurdi. ڕەنگە ناوی ئالان کوردیتان بیست بێت ئەو منداڵە کووردە تەمەن 2-3 ساڵەی کە لەگەڵ بنەماڵەکەی دەیهەویست دەرباز بن بەڵام تەرمی خنکاوی لە کەنارێک لە تورکیادا دۆزرایەوە لە ئازموونی خۆتاندا ئایا کەسانی تری ئەو تۆ هەبوون و هەڵوێستان لەمبارەوەوە چییە؟ I mean, it's obviously a very tragic situation. ئەوە دۆخێکی زۆر خەمهێنەرە. من خۆم ئەوم بەچاو نەبینیوە کە منداڵی ژیانی لەدەست دەدات و بەرپرسیارەتەکەم ئەوە نەبووە کە بە دۆخی ئەوە ڕابگەم. لە بینینی بنەماڵەکان گەلێک نمونە هەبوون کە پەناخوازان دەخنکان یان کاتێک خراونەتە سەر قەیاخ و پشوبڕ بوونە. کاتێک قەیاخێک جێگای بۆ 20 کەس هەیە بەڵام بە زۆری 50 کەسی تێدەخزیێنرێ بۆیە قەیاخی لەو شێوانە نەبینراون خەڵکێکی زۆر دەخینکێت چونکە ژمارەی خەڵک لە قەبارەی قەیاخەکان نییە و نوقمی دەریا دەبن و بەداخەوە هەندێک لەو کەسانە مەلە نازان و ئەوەش دۆخێکی ناخۆشە. بە گوێرەی ئاماری ئاژانسی پەناخوازانی نەتەوە یەکگرتوەکان زیاتر لە 361,000 پەناخواز لە 2016دا لە ڕێگای دەریاوە چوونەتە ئەوروپا کە 26% منداڵ 7% ژن و 57% پیاون. چۆنە ژمارەی پیاوان تا ئەو ڕادەیە بەرزە؟ Well, percentages like that are a little tricky because if you're looking at هەڵبەت ڕێژەی لەسەر سەدی ئەوتۆ تۆزێک ناڕوونە چکە ئەگەر چاو لە پەناخوازانی سووریا بکەن لە ئەزمموی مندا پەناخوازەکانی سووریا نزیکەی وەک یەکن چکە شەڕێکی گەورەی نێوخۆیی لە گۆڕێدا بووە ملیۆنەها کەس ئاوارە بوون هەر بۆیە کاتێک چاو لە شوێنەکانی تر دەکەین ئەوانەی کە لە نیمچە دوورگەی عەرەبیەوە دێن زۆریان پیاون یان ئەفغانستان وێ دەچێت زۆرترینیان پیاو بن هەروەها یەکێک لە هۆیەکانی بینینی ڕادەی زۆری پیاون لە ژنان زیاتر ئەوەیە کە جاری وا هەیە ئەندامێکی گەورە ساڵی بنەماڵە دەنێرن کە 2 ساڵی پێدەچێت تا دەگاتە ئەوروپا و پەناخوازی وەربگرێت و پاشان ڕەنگە ئەو هەوڵ بدات ئەندامانی دیکەی بنەماڵەکەی بۆ لای خۆی بێت. لە هەندێک نموناندا سەلامەترە کە کەسێکی 18 ساڵ بنێرن هەتا پەناخوازی وەربگرێت لە جیاتی ئەوەی بنەماڵەکە پێک ڕابڕۆن. Those refugees who came to Greece. ئەوانەی کە وەک پەناخواز داتنە یونان داخوا کەسیان لە ئەوروپا هەبوو کە لەگەڵیان یەک بگرنەوە؟ Some do, and in some cases هەندێک هەیەە لە هەندێک نموناندا باوکەکە لە پێشدا دەچێتە ئەوروپا و پاشان ئەگەر بۆیەنە لە ئۆکتۆبری 2015دا دەگاتە ئەڵمانیا دەکرێت بنەماڵەکەی لە 2016دا بۆ لێ بڕۆن. لە هەندێک نمونەی وڵاتانی واهن کە پەناخوازەکە تەنانەت خزمی نزیشی وەک مامیان خاڵ و ئامۆزا لە ئەڵمان هەیە لە یۆنان کەسانی واهن کە دەیانەوێت بچنە ئەڵمان لەگەڵ خزمیاندا یەک بگرنەوە. You have been working for many months. لە پەیوەندی دابینکردنی خواردەمەنی و پێداویستەکانی تەنگەتاوی وەک سەرپەنا باری دەرمانی لەو ماوەیەدا کە لە یونان بوون بۆ وێنە دۆخی دابینکردنی ئەو پێداویستیانە چۆن بوو؟ during the time I was there, conditions were challenging. لەو ماوەیەدا کە لە یۆنان بووم دۆخەکە بەگرفت بوو دوورگەکە ژمارەیەکی زۆری خەڵکی لێبوو تەنانەت لە نێو وڵات کە دۆخەکە زۆر خراپ بوو کاتێک سنوورەکە ئاوەڵا بوو دوای مانگێک پێش ئەوەی دابخرێت لەوێ بووم دۆخەکە زۆر ناخۆش بوو خەڵک نەیان دەزانی چی ڕوودەدات کەمپی پەناخوازانی پێویست بە ئەوان نەکرابوونەوە بەڵام لە دوای ئەو کاتەوە بۆ زوربیان کەمپی پێویست بۆ هەر کەسێک لە نێو وڵاتانەدا هەیە بۆ حاڵەش پەناخوازێکی زۆر لەوێن چونکە خەڵکەکە ناتوان دوورگەکە بەجێبێڵن و بچنە کەمپە سەرێکیەکانی نێوخۆوە هەتا ئەو کاتەی پەروەندەیان لە پرۆسەدایە بەگشتی ئێستا یۆنانیەکان زستانی ساردیان هەیە کەمپەکانیان بۆ ئەو دۆخە ئامادە کردووە دیاری ئێستا نمونەی کەم هەیە لە دۆخێکی خراپدا بن لە پەیوەندی خواردەمەنی بەگشتی لەلایەن گەلێک ڕێکخراوی جۆراوجۆرەوە دابین دەکرێت و بەسراوەتەوە بەوەی باسی کام کەمپ دەکەی ئەی سەبارەت بە باری خوێندن دۆخەکە چۆن بوو؟ Education is tricky. They're still trying to figure that one out right now. خوێندن ناڕوونە و دەیانەوێت یەکلایی بکەنەوە حکومەتی یۆنان ئەو پەڕی هەوڵی خۆی دەدات بەڵام پێم وانە لۆ پلەیەدا بێت کە خوێندنیان بۆ دابین بکات بەڵام ژمارەیەکی زۆر ڕێکخراوی ناحکومەتی هەوڵ دەدەن یارمەتی بە پرسی خوێندن و دۆخەکە بکەن لە هەندێک دوورگا گروپ دێن و هەوڵ دەدەن قوتابخانە بۆ ئەو مناڵانە بکەنەوە و درێژە بە خوێندنیان بدەن و ڕەنگە بڕێک یۆنانی فێر ببن پرۆگرامێک بۆ خوێندنی یەک دەست هەتا ئێستا نەبووە. If you provide ئەگەر ئێوە پێداویستیەکی تایبەتان بۆ پەناخوازان دابین نەکرد چلۆن ڕێکخراوێکی تر دەیزانی کە ئەو پێداویستیە دابین کراوەیان نا؟ هەڵبەت ئەوە تەنیا پرسی یاخافتن و پەیوەندی گرتن لەگەڵ یەکتریدایە. ڕێکخراوی سماریتن سپۆرس لە پەیوەندی لەگەڵ ڕێکخراوەکانی تردا کارێکی باشی ئەنجامداوە سەبارەت بۆی کە لێرە و لەوێت چی ڕوودەدات. you brought communication issue.
مەسەلەی پەیوەندیگرتنە تێنایە گۆڕ. کاتێک پەناخوازان چاوەڕوانن بۆ ئەوروپا یان شوێنی تر بجێزنەوە ئەوان چلۆن لەگەڵ بنەماڵەکەیان لە وڵاتی خۆیان پەیوەندی دەگرن. Well, quite often they had cell phones with them, so گەلێک جاران پەناخوازان تەلەفۆنی دەستیان پێیە و بۆ ئەو تەلەفۆنانە پەیوەندیان لەگەڵ بنەماڵەکانی خۆیاندا دەگرت. پێم وایە ئەوە سەرەتاییترین شێوەی پەیوەندیگرتن بوو بۆ ئەوان. کام لایەن ئینترنێت بۆ ئەوان دابین دەکات. depending on the camps, some camps had internet. بەسراوەتەوە بە کەمپەکانەوە هەندێکیان ئینتەرنێتیان هەبوو و هەندێکی تر نا. گەلێک جاران کە دەگەیشتە یۆنان سیمکارتیان دەخستە نێو تەلەفۆن و پەیوەندیان پێوە دەگرتن یان دەبوایە لە فرۆژگا ئەو سیمکارتە بکڕن. In your experience, you worked a couple months, especially in Greece. ئێوە ماوەی 5 مانگ لە یونان و مانجێک لە کڕواتیا بوون. هەرە ئەزمونیان دۆخی هەرسەخت کەەوە بیرتان دێت چییە؟ The most difficult هەرە دۆخی سەخت دەتوانم بڵێن بەگشتی خەڵکی زۆر باش هەبوون کە بەداخەوە لە تووشی دۆخێکی خراپدا بوون و گیریان خواردبوو هیچ بژارەیەشیان نەبوو سەرچاوەکانیان بۆ یارمەتی نەبوو دەتوانی ئاو خواردەمەنیان بۆ دابین بکەی بەڵام نەدەتوانی بە شێوەیەکی سیحراوی ژیانیان بۆ باشتر بکەی نەدەتوانی بۆ مەسەلەی وەرگرتنی بە فەرمی یان بە یەکگرتنەوەی بنەماڵە یارمەتیان بدەیت. شتێک دەبێت لە بیرمان بێت ئەوەیە کە ئێستاکە کەس نازانێت دەیان هەزار منداڵ چیان بەسەر هاتووە بۆیە خەڵکێکی زۆر لەو ڕەوتەدا بێسەر و شوێن چوون و نازانین چیان بەسەر هاتووە هیوادارم بتوانین بە زووی بیان دۆزینەوە لە پەیوەندی ئەزمموی خۆم بیرەوەریکی خۆشم هەیە ئەویش کچێکی سووریایی بوو گەلێک جاران دەمبینی ڕۆژێک چکرێتێکمدایە ئەو چکرێتەکەی وەرگرت و بزەیەکی کرد پاشان ئەو ژانتایەکی بچووکی قاوەیی پێبوو سەرەکەی کردەوە و دەستی خستەنی و ژانتاکەیەوە و پرتەقاڵیشی دەرهێنا و لەسەر دەستی داینا و بۆی ڕاداشتم ئەمە زۆر کاری تێکردم میهرەبانی و دەرونێکی پاکی پێوە دیار بوو کە کچێکی بچکۆلانە ئەمن چکرێتی دەدەمێ و ئەویش لە بەرامبەردا پرتەقاڵ دەدا بە من بەسەر هاتەکانی تریش خەمهێنەرن لەگەڵ بنەماڵیشی یەزیدی ئاشنابووم کەمێر منداڵیشان هەبوو وا تێگەیشتم دایک و باوکی خۆی بن ڕۆژێکم پرسی دایکت لەکوێیە ئەوی ژووتی دایکم دوایی شانێکی هەڵتەکاند و وەک ئەوەی نەزانێت پاشان بۆم دەرکە و بابی گیانی دەستداوە و نازانێت دایشی لەکوێیە جێگای خۆشحاڵی بوو کە مام و ئامۆژنی هەبوو بەڵام جێگای داخیش بوو کە دایک و باوشی نەمابوون ئەوە بەسەرهاتێکە باشم وەبیر دێت هەروەها گەنجێکم وەبیر دێتەوە کە لە عێراقەوە هاتبوو کە بنەماڵەکەی کوژرابوون و خۆشی داعش زۆر بێ ڕەحمانە ئەشکەنجەی کردبوو ئەو توانی بووی دەرباز بێت گەلێک خەڵکم بینی کە لە مەترسی بۆمبارانی ڕژێمی ئەسەد هەڵات بوون ماڵەکانیان سووتیان رابوون گوندەکانی لە ناوچوو بوون هیچ شوێنێک نەبوو ڕووی تێ بکەن گەلێک بەسەرهاتی خەمهێنەرم بینی کەوابوو پەناخوازان هی وڵاتێکی تایبەت نەبوون یعنی زۆربیان لە وڵاتانی خۆرهڵاتی ناوەڕاست ڕداتن The refugees that were arriving in Greece ئەو پەناخوازانەی دەگەشتە یۆنان نزیکەی دەوری 40% خەڵکی سووریان 30% خەڵکی ئەفغانستان و بە شێوەیەکی کەمتر هی عێراق و ئێران بوون. لە ئازمموی خۆتاندا بۆتان دەرکەوت کە داخوا زۆربەی پەناخوازان لە بەربوونی شەڕ وڵاتەکان جێدێڵن یان هۆی ئابووریشی هەر هەیە. Again, that depends on what country. If you're talking about people from Iraq and Syria, then it was most definitely the war. دیسان بەسراوەتەوە بە ئەوەی باز لە کام وڵات دەکەی ئەگەر باسی کەسانی عێراقی و سووریایی دەکەی ئەوە بێگومان بەهۆی بوونی شەڕەوە جا داخوا ئەو کەسانە بەهۆی بوونی شەڕ لە دەوروبەری حەلەب لەو کاتەدا وڵاتیان جێهێشتووە یان ئەو ئێزیدیانەی کە لە بەشی باکووری عێراقەوە ڕادێن خەڵک بەگشتی لەو توندوتیژەی لە ئارادایە خۆیان دەرباز دەکەن لە ئەفغانستان هەندێک نمونەی توندوتیژی هەبوون کە لە ترسی تالیبان یان گروپەکانی میلیتانی تر هەڵات بوون هەندێک لە کەسی پەیوەندیدار بە گرفتی ئابووریەوە دێن بەڵام لە پەیوەندی سووریا و عێراق ئەوە گومانی تیادا نییە کە خەڵک لەبەر توندوتیژی هەڵدێن کاتێک لەگەڵ سووریایەکدا قسە دەکەی ژیان و کاری جۆراوجۆریان هەبووە بۆی هەیە مامۆسای زانکۆ بوو بێت پارێزەر یان وەرزێر بێت. Those refugees are in Greece. کاتێک پەناخوازان لە یونانن ئایا لەوێ دەمێننەوە تا بە فەرمی وەربگیرێن یان بۆ وڵاتێکی دیکە دەچن. That depends on the situation. بەسراوەتەوە بە دۆخەکەەوە بۆ وێنە ئەگەر کەسێک بگاتە دوورگەکە لەوێ دەمێنێتەوە هەتا داواکاری ئەو بۆ پەناخوازی دەخرێتە پرۆسەوە. ئەگەر بە پەناخواز ناسرا ئەوە بۆ کەمپی سەرەکی دەنێدرێت و لەوێ دەتوانن یان لە یۆنان بمێنەوە یان لە هەندێک نمونەدا بۆ شوێنی تر ڕادەگوێزرێن بەسراوەتەوە بۆی بنەماڵیان هەیە یان شیاوی گواستنەوەن کە ئێستا لەلایەن پرۆگرامی یەکێتی ئەوروپاوە بەڕێوە دەچێت
ڕەنگە زوربیان لە یۆناندا بمێننەوە ئەگەر چی چەند هەزار کەسێکیان لە یۆنانەوە بۆ ئەوروپا ڕاگوزراون. During that time that you were especially in Greece, لەو ماوەیەدا کە بەتایبەت لە یونان بووی هیچ پەناخوازێک بۆ وڵاتانی دیکە وەک ئوروپایان شوێنی تر بە فەرمی وەرگیرا؟ Oh, well, as far as the relocation program goes and the family reunification program goes, مادامەیەک پرۆگرامی ڕاگواستن و یەکگرتنەوەی ئەندامانی بنەماڵە لە ئارادایە گەلێک وڵاتی ئەوروپایی لەو پرۆگرامەدا بەشداری دەکەن. ئەڵمان، نەمسا، فەڕەنسا، پورتوگال هەندێک لە وڵاتانی بەڵتیک وەک ستوانیا. وڵاتانی خۆرهەڵاتی ئەوروپا بەشداری ناکەن. did you by ئایا بۆتان دەرکەوت کە چۆنە ئەو پەناخوازانە زیاتر بۆ وڵاتی ئوروپایی چوونە هەتا ئەوەی بۆ وڵاتانی عەرەبی؟ well, I mean, in some cases, هۆکاری نزیکبوونی شوێن لە گۆڕێدایە ئەوانەی هاوسنووری تورکیان ئاسانترە بچنە تورکیا بەڵام مەرجنیە دۆخی تورکیا باش بێت وابیر دەکەنەوە ئەگەر بچنە ئەوروپا دۆخیان باشتر دەبێت. لوبنانیش 2 ملیۆن پەناخوازی هەیە و لەو پلێدا نییە کە یارمەتی دەربێت. داخوا بۆچی ناچنە وڵاتانی کەندا و نمونەی زۆر هەن خەڵک داخوازی و هیوان لە سەرەتای شۆڕشی سووریادا هەبوو. باوەڕێن بە دیموکراسی و ئازادی بووە بێتە دی مەرجنیە بچنە شوێنێک کە گومانیان هەبێت وڵاتێکی ئازاد و دیموکراتیکە. Obama administration بەڕێوەبەراتی ئۆباما پەسەندی کردووە کە دەوری 10,000 پەناخواز بۆ ئەمریکا وەربگرێت و تا ئێستا زیاتر لە 2,000 پەناخواز هاتۆتە وڵات. لەو ماوەی ئێوە لە یونان بوون داخوا کەسانێک هەبوونە کە هات بنە ئەمریکا؟ from Greece? As far as I know, ئەوەندەی من ئاگادار none بن have لە been یۆنانەوە نیان brought from هێناون Greece ئەمریکا. to the United کەسانێکم States. بینیون کە I لە have شوێنەکانی met people دیکەوە that have been وەک brought ئوردون to the United ڕاهێناوێنێتە States وڵات from places بەڵام like لە یۆنان Jordan. But ڕانەمبینیوە as far as people in your experience working with refugees in Croatia, لازمونی ئێوەدا چ جیاوازێک یان وەک یەکچوونێک لە نێوان کارکردن لەگەڵ پەناخوازان لە یونان و لە کڕۆاتیا بە تایبەتی لە شێوەی ژیاندا هەیە؟ Well, Croatia was a transit camp. So when the borders were open, کرواتیا کەمپێک بوو بۆ گواستنەوە کاتێک سنوورەکان کرابوونەوە ڕۆژانە بە هەزاران کەس لە سنوور دەرباز دەبوون واتە لە سیبریا سواری قیتار دەبوون و دەهاتنە کرواتیا پاشان ناونووس دەکران خواردەمەنی پێویست و دەرمانیان بۆ دابین دەکرا و جاری وا هەیە جلوبەرجیان پێدەدرا و پاشان سواری قیتاریان دەکردن بۆ سلۆڤانیان دەناردن. لە یۆنان ئەویش کەمپێکی گواستنەوە بوو بەڵام کاتێک مانگێکیش پێشەوەی بگەمە سنوورەکە داخرا دۆخەکە تەواو گۆڕا واتە لە کەمپێکی گواستنەوە ڕا ئێستا شوێنێکە کە خەڵک لە کەمپەکاندا جێگیر دەبن. President-elected Donald Trump سەرۆکی هەڵبژێردرا و ترامپ لە ئەنگری لە هێنانی پەناخوازان بە تایبەت لە سووریاران ناکات و دەڵێت لەگەلێک نموناندا لە ئەنگری لە داعش دەکەن. ئایا پێت وایە پێویستە پەناخوازی زیاتر بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەربگیرێن؟ I don't think any Syrian I met has any love for ISIS. They don't have a love for Assad either, but they definitely don't love ISIS. پێم وانە هیچ کام لەو سووریانی کە بینی و من هیچ هاوسۆزێکیان بۆ داعش یان بۆ ئەسەد هەبوو بێت. مەسەلەی سەرێکی ئەوەیە کە هەڵبەت دەبێت شێوازی باشترمان بۆ لێکۆڵینەوە لەسەر پەناخوازان لە ڕابردویان هەبێت. ئەوە مەسەلەیەکە کە حکومەتی ئەمریکا توانای هەیە ئەنجامی بدات و لە ڕابردووشدا ئەنجامی داوە. ئەگەر ئێمە لێکۆڵینەوەی باشمان هەبێت هۆیەک نبینم بۆچی نابێت یارمەتی بەو خەڵکانە نەکەین کە لە ڕووی گوشاری سیاسی و ئاینی دەرباز دەبن. کاتێک کە دەڵێن پەناخوازی سووریا نەک تەنیابی لە مەسیحی یەزیدی یان کەمینەکانی تری ئاینی بەڵکو مەبەست هی عێراقیش دەگرێتەوە دەمەوێت ئاماژە بکەم ئەگەر ئێمە بمانەوێت پەناخواز لە شوێنی وەک عێراقیان سووریا سنووردار بکەین بەڵام گەلێک جاران لە شوێنەکانی وەک عێراق و سووریا ئەو خەڵکانی خۆم بە چاوی خۆم لە یۆنان بینیومنن خەڵکی وا هەبوون لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان یان بەریتانی وەک وەرژیار کاریان کردووە. کاتێک ئێمە باز لە ئەو کەسانە دەکەین کە کاریان بۆ ئەمریکا کردووە دەبێت خۆیان دەرباسکەن چکە ناتوانن زیاتر چاوەڕوانی وەرگرتنی ڤیزا بکەن. پێم وایە ئەگەر بڵێن هیچ کەس لەو هەرێمە وەرناگرین ئەو کات ئەو کەسانەی کاریان بۆ ئێمە کردووە چیان بەسەر دێت. ئەو خەڵکانەی کە لە هەوڵی ئێمە بۆ لاوازکردنی تیرۆریزم پشتیوانیان کردووە پێم وایە دەبێتە جێگەی بێڕێزیکردن و پەیامێکی خراپ سەبارەت بە ئەوە دەنێرین کە باوەڕمان پێێتی. you already have some art. ئێوە تا ئێستا چەندین بابەتان لە سەبارەت بە ئەزمموی خۆتان لەگەڵ پەناخوازان نووسیوە. ئایا لەو بیرەدان زیاتر لەسەر ئەو بابەتە و ئەزمموی خۆتان بنووسن؟ I would love to. I'd love to continue working with refugees if the opportunity arose. So I would love to continue because زۆر حەز دەکەم پێم خۆشە کارکردن لەگەڵ پەناخوازان درێژە پێ بدەم و ئەگەر هەڵ بڕەخسێت چونکە ئەوان دۆخێکی زۆر سەخت تێدەپەڕێنن. پێم وایە ئەگەر خەڵکی زیاتر لە توانایدا هەبایە بزانن پەناخوازان چیان بەسەر هاتووە
خۆم دیسان ئامادەم بۆ ئەوەی جۆ لە خەڵکی زیاتر بگرم وەک ئەو پیاوەی لە 3 شاران خۆی دەرباز دەکرد بەڵام لەلایەن کەسانی خراپەوە بۆمباران دەکرا بۆ وێنە پیاوێک کە لە لەشکری سووریا خۆی دەرباز کردبوو چکە نەیویست خەڵکی مەدەنی بۆمباران بکەن پێم وایە زۆر بەسەرهاتی جێگەی سەرنجەن. As a last statement, ئەزمموی خۆتان لەگەڵ پەناخوازان چۆن هەڵدەسەنجێنن لە کاتێکدا لە وڵات دوور بوون؟ I think it was پێم وایە ئەزمونێکی بەهێز بوو جاری وا هەیە گەلێک سەخت بوو لەگەڵ زۆر کەس کار دەکەی لە هەندێک نمونەدا خەڵک هیچ هیوایەکیان بۆ نەمابەوە لە هەندێک نمونەی تریشدا ئەزمموی زۆر تاڵیان هەبوو کاتێک بەسەرهاتیان دەبیستی هەست بە دۆخەکەیان دەکەی بۆم بڕەخسێت هەڵبەت جارێکی دیکەش ئەو کارە دەکەمەوە. thank you very much, Justin, for your time. thank you.